يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، بابەتی ئەم هەفتەیە کە لە مێشکی هەموو ئینسانێکی ئیماندار و بە ویژدان و بەڕێزدایە بریتیە لە بینینی ئەو دیمەنە ناخەژێن و ڕاستچڵەکێنەرانەی کە بەسەر خوشک و براکان هاوڵاتیەکانی خۆمان لە باکوور و ڕۆژئاوای کوردستان و لە دوو وڵاتی دراوسێی تورکیا و سووریا ڕوویاندا. ئەو بوومە لەرزە سامناکەی کە هیچ کەسێک نییە لە ئاستیدا ئەگەر ئیمان و ویژدان لە دڵیا بێ ڕای نەچڵەکێنێ. بە پێویستم زانی بەویستی خوای پەروەردگار لە وتاری ئەم جومعەیەماندا ئێمەش باسێک لە بوومەلەرزە بکەین. بوومەلەرزە و پاڵەپەستۆ زۆرەی کە لە ناخی زەویدایە و زانایانی بواری جوگرافی و بواری زەویناسی زۆر باش بۆیان ڕوون کردوینەوە کە ئەم تۆپی زەویە، ئەم گۆی زەویە کە خوای گەورە بۆ ئێمەی کردۆ بە شوێنی نیشتەجێبوون، لە ناخیدا بەردەوام پەنگ دەخواتەوە و پێویستی بە دەرچەیەک هەیە هەناسەیەک بدا و ئەو هەموو گەرمیە کە بە ملیۆنەها TNT دەقەبڵێندرێت جارێک هەناسەیەک بدا و دەربچێ. ساڵانە بە دڵنیاییەوە بەڕێزان بە هەزارەها بوومەلەرزە ڕوو دەدا. هیچ شرکەیەک نییە زەوی هەناسەیەک نەدا، بەڵام بە فەزڵی خوای پەروەردگار ئەوانە ئێمە هەر هەستی پێ ناکەین، یان زۆربیان بە ڕەحمەتی خوای گەورە لە ژێر ئۆقیانوس و دەریا گەورەکاندا ڕوو دەدەن. یەک پارچە ژێر ئەو ئاوە دەبێتە ئاگر. ساڵانە 3 جار بوومەلەرزەی وێرانکە ڕوو دەدا. ئەویش لەکوێ؟ لەسەر ئەو هێڵەی کە پلێتەکانی زەوی بەیەک دەگەن. لە زانستی جوگرافیادا ئەم سەردەمە زۆر بەڕوونی دیاری کراوە کوێ لەسەر ئەم گۆی زەویە هێڵی بوومەلەرزەیە. ئەمە شتێکی بەڵگەنەویستی سەلمێنراوی زانستیە. تۆ لەم شوێنەبی یەقینت هەبێ بوومەلەرزە لەو شوێنە دەدا و هێڵەکانیش دیاری کراوە. باکووری کوردستان، ڕۆژئاوای کوردستان زۆری فەرقە لەگەڵ ئێرە باشووری کوردستاندا. هێڵەکان وا دیاری کراون. ئەو پلێتانە لەو شوێنەدا کە بەریەک کەوتن ڕوودەدا چ کارەساتێکی گەورە دەنێتەوە. بەڵام بۆ ئیمانداران هەمووی ڕەحمەتە. وامەزانن خوای پەروەردگار غەزەبی لەو خەڵکە گرتووە. ئێمە میلەتێکی ئیماندارین. ئەوە سنووری جوگرافیمان ئاوایە. لەو شوێنەدا سەر لەسەر بەرماڵ بێ و خوانە خواستە خەریکی پیسترین تاوان بی، لەو شوێنەدا ئەو کاتی دیاری کراوە ئەو جوڵەیە زەوی دەکا. بۆ سەلامەتی تۆیە، بەڵام ئێمە سنووری جوگرافیەکەمان کەوتۆتە سەر ئەو هێڵە. ئەینە زۆربەی شوێنی ئەم سەرزەویە هەیە، حتا ئێستا لەوەتی مرۆڤایەتی هەیە یەک جاریش نەلەریوەتەوە. شوێنەکەی وایە لەو شوێنە بوومەلەرزە لێی نادا، هەر کەسێکی لێ بژی. بەڵام بۆ ئێمەی ئەهلی ئیمان ئەوە ڕەحمەتە. ئەوانەی کەوا بەو کارەساتە ڕۆیشتن و دنیایان بەجێهێشت، ئومێدەوارین پلەیەکی بەرزیان بۆ قیامەتیان هەبێ. ئەوانەشی کەماوینەوە بە حەقەت دەبێت بە ئاگامان بێنێتەوە. ئێمەی ئیماندار دوو دەرسی گەورە با لەم بوومەلەرزەی ئەم ساڵیش وەرگرین. یەکەمیان عەقیدەت خاوێن بکەوە ئیماندار، لە ناخی دڵەوە بڵێ لا ئیلاهە ئیلا الله. ئەوەی شایانی پەرستن بێ لەم گەردوونەدا تەنها یەک کەسە کە خالقە و مەخلوق نییە، ئەویش ئەڵڵایە. ئەو ماڵە گەرم و نەرم و ئارامەی کە تۆ تێیدا دەژی، ئەوە خوای پەروەردگارە لەناو ئەم کووری ئاگرەدا ماڵەکەتی زەویەکەتی ئارام کردووە. لە سوورەتی ئەلمولکدا ئایەتی 15دا پەروەردگار دەفەرمێ هو الذي جعل لكم الأرض ذلولا فامشوا في مناكبها وكلوا من رزقه وإليه النشور. ئەو زەویە خوای گەورە ڕامی کردووە چۆن ئاژەڵێکی سەرچشێت،
مناڵێک جاری وا هەیە چونکە ڕام کراوە ڕێشمەکەی دەگرێ و ڕای دەکێشێ خوا بۆ تۆی زەلیل کردووە. خوا دەفەرمێ هەر خۆم ئەڵڵا ئەم زەویەی بۆ ئێوە ئارام کردووە، کردوێتی بە شتێک کە دەتوانن بە ئاسانی لەسەری بژین. ئەو زەویەی تۆ بەردەوام لە جوڵان و سوڕانەوەدایە، هەر هەستیشت پێ نەکردووە ڕۆژە مەگە بوو مەلەرزەیەک ئاوا بێ و هەست بکەی کە جوڵەی زەوی هەیە. ئەوە هەمووی هی خوایە. ئەڵێ چۆن زەوی ئاوا بەردەوام دەسوڕێتەوە و بە خێراییە من هەستی پێ ناکەم. بینیوتە لە فڕۆکەدا وی جەناب سەفەرت کردووە، لەو فڕۆکەدا کە بە چەند قاتی ئۆتۆمبیلە کە لە 100 بڕوە ئەو زیاتر 5 قات و 10 قاتیش زیاتر دەڕوە، دادەنیشی و چایەکە لەبەردەمە و هەر ناژلەرێتەوە، کتێب دەخوێنیتەوە، دەخەوی، قسە دەکەی، هەر هەز ناکەی ئەو هەموو هێزە لەو ئاسمانەیە دەڕوە، هەست بە هیچ نەکردووە ئیلا مەگە بەریەککەوتنی چینەکانی هەوایان لە کاتی دابەزینە. تۆش ئەم زەویەی تۆ ئاوا بەردەوام دەسوڕێتەوە، بەڵام خوای گەورە ڕەحمی کردووە ذەلوولە، بۆی بە ئیسراحەت بخەوی، بە ئیسراحەت بێی و بڕۆی، بە ئیسراحەت کاسپی بکەی، بە ناخی بە چواردەولیا بڕۆی بچێژێریەوە. خوا هەمووی سەلامەت کردووە. ڕۆژێ وتوتە ئەلحەمدولله، یا ڕەبی خوایە سوپاس بۆ تۆ، ئەمە بەس بە تۆ دەکرێت. بڵێ لا ئیلاهە ئیلا الله لە ناخی دڵتەوە تەسلیمی ئەمری پەروەردگار بەوە و تەنها ئەو بپەرستە و پشتی پێ ببەستە. دووەمیان بەداخەوە زۆر خەڵک دەڵێ وەڵڵا ئێمە ئەو مەترسیەمان لەسەر نییە لە باشووری کوردستان، لەم کوردستانی خۆماندا ئەو مەترسیەی نییە بەو حەددا. هێڵەکەی بوومە لەرزە لە ڕووی ئاستی زانستیەوە مەترسیەکی وای نییە. قسەکەت لە ڕووی علمیەوە ڕاستە، بەڵام لە ڕووی ماناوە حتا بڵێ هەڵەیە، چونکە بەڕێزت بێ ئاگای. ئەم وتارە پێتان دەڵێم دەرسی دووەم حەوت بوومە لەرزە لەناو ئەم کۆمەڵگای ئێمەدا هەیە کە خوای گەورە تۆی پاراستووە. شەرنی هەر لە بوومە لەرزەکەی کە خانوەکان ڕادەسڵەکێنێ و ماڵەکان وێران دەکا هەر ئەوەت بەنسیب بێ. گوێ بگرێ ئیمانداری خۆشەویست، سوپاسی ئەڵڵا بکە و بەردەوام زیکری ئەلحەمدولیلا لەسەر لێوت بێ. تۆ هەموو ڕۆژێ معەڕەزی حەوت بوومە لەرزە بەڕێوەیە، هەموو ڕۆژێ بۆ تۆ ماڵ و منداڵت حەوت بوومە لەرزە یەکەمیان پیسترین بوومە لەرزە. وەڵڵاه لەو بوومە لەرزەی باکوور و ڕۆژئاوا سامناکتر بە نەسی ئەو قورئانە کە ئێستا بۆتان دەخوێنمەوە، سوورەتی ئەلئەنعام بخوێننەوە، ئایەتی 65 خوا دەفەرمێ کە ئارامی وڵات لێت یەکچوو، شەڕ لە دەرەوەی وڵاتەوە یەخەی پێگرتی وڵاتەکەت بوو بە مەیدانی جەنگ. ئەو کاتەی کەوا ناوخۆی خۆت پێک وەربووی و کەس لەگەڵ کەسا تەبا نەبوو، ئەوە پیسترین بوومە لەرزەیە، ئەوە سام ناکە. خوای پەروەردگار دەفەرمێ قل هو القادر على أن يبعث عليكم عذابا من فوقكم أو من تحت أرجلكم أو يلبسكم شيعا ويذيق بعضكم بأس بعض. پەروەردگار دەفەرمێ هەر خۆی ئەڵڵا زۆر بەتوانایە کاتێک کە تۆ بە ئارامی لەسەر زەویدا خەریکی گوزەران و ژیانی خۆتی، کاتێ پشتت لە فەرمانەکانی خوای پەروەردگار کرد، ئەو ئاسمانە پاک و پوختە لە جیاتی بارانی ڕەحمەت غەزەبی لێبێتە خوارەوە، سزات بەسەرا بارێنێ، وەکو بەسەر قەومەکانی تری داهێنا من فەوقیکم لەسەرەوە. ئاوا ڕۆژێکی ساماڵ و ئاسمان صاف بووە کاتێک کەوا قومی لوط بەهۆی شرک و لادان لە فەرمانی خوای پەروەردگار و ڕووکردن لە پیسترین ئەخلاقی ئینسان قێزی نایە باسی بکە، لەو ئاسمانە سافەوە بەردیان بەسەرا باریە خوارەوە، یەک پارچە بەرد دەهات و هەموو ئەو کەفرانەی لەناو برد. وەکو ئەصحابی فیل لە ساڵی لەدایکبوونی پێغەمبەردا صلی الله علیه وسلم هەموو سوورەتی فیل مناڵەکانیش لەبەریانە پێت دەڵێ لەو ئاسمانەوە بە پەروەردگارە بەو باڵندە بچکۆلەدا بەرد نێردرا بۆ سەر ئەو تاوانکارانە، بەردیان بەسەرا دەباری. یان ناڵە و هاوار کاتێک چریکەی فریشتەیەک بەسەر قەومی سەموودا هات بە یەک دەنگ و یەک ناڵە هەموو مێشکیان تەقی و خانوەکانیان بەسەرا ڕووخان. ئەو من تحتی ئەرجولیکم، یان ئەو زەویە ئارامەی لە ژێر تا وەختی ئەزانی ڕۆدەچێ بە بوومە لەرزە، بە بورکان، بە ڕۆچوون بە ناخی زەویدا، وەکو بە قاڕون و فەخەسەفنا به وبداره الأرض، خۆی و ماڵ و سەروەت و سامانە حرامەکەی بە ناخی زەویدا چوونە خوارەوە، زەوی هەڵی لوشی. سبحان الله، ئەم قورئانە چەند وردە. وشەی عەذابەن سیرکەن، نەیوتوە نەیفەرمووە العەذاب، بۆ بە نەکیڕەی هاتووە عەذابەن، بۆیە بە نەکیڕەی هاتووە، یعنی وا مەزانن جەنابەت خوا لەبەر حرمەتی ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم هەندێک سزای لەسەر ئومەتی ئیسلام هەڵگرتووە تا قیامەت. ئەویش ئەوەیە لەو ئاسمانەوە بەردت بەسەرا نابارێ، لەو ئاسمانەوە فریشتە ناڵە ناکا بەسەرتەوە مێشکت بتەقێنێ،
لەژێر ئەرزا زەویەکە یەک پارچە ڕۆناچێ و هەمومان قود نادا بەڵام عەذابن بە نەکیڕەی هاتووە یعنی لە داهاتوودا دڵنیابن کۆمەڵە شتان بەسەرادێ لەو ئاسمانەوە ئاگر و ئاسنت بەسەرادێ ئەم ئایەتە کە هاتۆتە خوارەوە هیچ شتێک بە ئاسمانە نەفڕیوە ئێمەی میلەتی کورد هەمومان بە چاوی خۆمان بینیومانە ڕۆژگارێک نەبووە تۆی بەڕێز کە پێشمەرگە بووی کە لە لادێ بووی کە لە شارا بووی ئەو هەموو جەنگەی کە ئەم گەلە بەسەری هات تخوا لەو ئاسمانەوە ئاگر لە بەردەکانی قەومی دوت خراپتر نەباریوە تخوا کە لەو زەوێدا لە دیمەنەکانەوە هەشتە بە چاوی خۆت بینیوتە ئەو ئەرزە یەک پارچە نەبووتە ئاگر کە ئەو لاپاڵمە لێی داوە کە ئەو ساڕوخە لێی داوە ئەو ئەلغامە کە لە ژێر قاچی مرۆڤێکا چەند سامتینێک دەچێتە خوارەوە بزانە چۆن پارچە پارچەت دەکات چۆن کە ئەندامت دەکات خوا دەفەرمێ ئەگەر لە مەنهەجەکەی خوا لاتاندا تووشی شەڕێک دەبن ئاوا لە ئاسمانی وڵاتەوە ئاگر دەبارێ لە ژێریەوە لە ژێر قاستا ڕۆدەچێ و کەم ئەندامت دەکا و لە ناوت دەبا ئەو یەلبیسەکم شیعن یان لە ناو خۆتاندا خوای پەروەردگار دەفەرمێ واتان لێ دەکرێت دڵتان بەرامبەر یەک کەس متمانەی بە کەس نامێنێ شیعا یعنی فرقا و ئەحزابا ئەو میلەتە لە ناو خۆیدا پارچە پارچە دەبێ هەر کۆمەڵە خەڵکێک و بەدووی گروپێک و تاقمێک و ڕێکخراوێک و حیزبێک دەکەوێ ئەوەی تری هەمووی پێگومڕاو بەتاڵە یەلبیسەکم واد لێ دێ تۆ چەند ژیر و عاقڵبی واللهی سەر دەرناکەی ئەرێ کامە ڕاستە و کامە درۆزنە میلەتەکە خۆی لە ناو خۆیدا یەکتر دەخواتەوە ئەوە بەڵای گەورەیە ئەو بوومە لەرزەیە واللهی ئەمڕۆ لەم کوردستانەدا چەند جار لە 100 دقە و سەعاتە بتەقێتەوە هەل لە بینی ئەم دەڤەر و ئەو دەڤەرە لە 100 دقە و سەعاتە جارشکە جەنگێکی خوێناوی ڕوو بداتەوە هەمومان بووین بە دوژمنی یەکتر ئەڵێ والله سەلامەتین لەسەر هێڵی بوومە لەرزەنین کوڕە تۆ لەسەر هێڵی سەختی بوومە لەرزەی ناوخۆی ئەو یەلبیسەکم شیعا بووین بە پارچە پارچە هەر ئەو حکومەتەی کە ئێستا بەڕێوەبەری کوردستانە لایەنەکانی کە تێیدان تخوا کۆکنیاننا تخوا هیچیان دانی خێر بە هیچیان دادەنێن کە بە حساب مشتەرەکن لە بەڕێوەبردنی وڵاتەکەدا ئەی ئەوانەی ئۆپۆزیسیۆنن ئەوانەی کە نەیاری حکومەتن بە حساب تخوا ئەوان کۆکن لە بینی خۆیاندا ئەوانیش ئەو بەوی دەڵێت تۆ نەوت دابش دەکەی بە پارەی دزیەویش لە بە پارەی پەرلەمانی دزی هەر یەکسەر ئەوانە بە حساب خۆیان معارەزەن دوژمنی یەکترن لە ناو یەک حیزبدا ئەو هەموو کوتلەکاری هەیە لە ناو موسڵماناندا هەر یەک منهەجە بە حساب چەند فیرقەی لێ جیابووەتەوە کوڕە بۆ لۆمەی خەڵک بکەین خۆ مامۆستاکانی مزگەوت خراپترمان پەنا بەخوا لێ قەوماوە چ مەلایەک دەبینی دان بە خێری مەلایەکە دابنی ڕەدی ئەو دەداتەوە ئەو خوتبەی ئەو بەتاڵە ئەڵە منهەجی ئەو بەتاڵە بەخوا هەمووشمان دیارە بەتاڵین چونکە دوو زانای گەورەی تەفسیری قورئانیان کردووە شێخ محەممەد متەوەلی شەعراوی دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیری ئەم ئاەتەدا لە تەفسیرەکانیان نەسەیریکەن ئەفەرمون دوو حەق قەت بە یەکا نادا دوو شت حەق بن قەت بەریەک ناکەون حەق ڕێگای ڕاستی هەیە حەق و باتڵ کە بەرامبەر یەک بوون ماوەیەکی کەم دەخایەنێت جاء الحەق وزهق الباطل حەق سەر دەکەوێ و باتڵ دەپوشێتەوە بەڵام شەڕی دوو بەتاڵ قەت کۆتایی پێ نایە بەردەوام ساڵە و ساڵ نوێ دەبێتەوە بەخوا ئەمە هەمووی بەتاڵە ئەی چار کتاب الله پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کە من مردم و لە ناوتان دەرچووم و چوومەوە بارەگای خوا تا قیامەت ئەگەر دەتانەوێت فیڕەق و پارچە پارچە نەبن دەست بە کتابەکەی خواوە بگرن بەخوای هەزار کۆبوونەوەی واشنگتن و ڕێکەوتن نامەی استراتیژی و قەسەمەن بالله ئێوە ناکا بەبرا دەستگرتن بە کتابی خوا کتابی خوا ئەو قورئانەیە کە لەو ئاسمانەوە نازڵ بووە واللهی هەموو مرۆڤاتی دەحەسێنێتەوە بەو خوایە کە لەو منهەجە لاتدا هەموو ڕۆژێ بوومە دەرزە لە ماڵی خۆتایە چاوەڕێی جەنگ لە دوای جەنگ کە پەنا بەخوای پەروەردگار دووەمیان بوومە لەرزەی سامناچی نەمانی بەهای دراوی وڵاتەکەت ئەو ماڵەی کە خۆی گەورە بە نەسی قورئان دەفەرمێ پارە بێنرخ نییە بەو پارە مەدە دەست ئینسانی سەفیه و کەم عەقڵ و نەزان دایمە دوعا بکە بڵێ یا ڕەبی خوایە بەهای دراوی ناوخۆی وڵاتەکەم بێقیمەت نەبێ خوایە عملەی وڵاتەکەم نەدشێتە دەست کەسانی هەرزە و نەفام و بەرژەوەندی خوازەوە چونکە ئەو ماڵە جعل الله لەکم قیامە ژیانی تۆی پێوە بەندە ئێمە هەر ئەم هەفتانەوە خۆتان بینیتان بەرزبوون و نزمبوونی دینار و دۆلار چ بوو مەلەرزەیەکی لەناو ئەم میلەتەدا خەڵق کرد بەخوا هەبوو شتێک پارەی هەبوو هەمووی دانا هەر خەریکە شێتیش دەبێ تمەن و دینار چی بە خەڵق کرد لە وڵاتەدا ئەوەی فەقیرەکەی هەر لێ قەوماوە ئەوەی پارەی زۆری هەیە هەر لێ قەوماوە براکەم چ بوو مەلەرزەیەکی سامناکە تۆ وڵاتەکەت موچەت بە دینار بێ کرێکاریت بە دینار بێ پیشەت بە دینار وەرگری
کە بەیانی خەبەرت دەبێ و دەچێ بازار کاکە هەمووشت 2 قات گران بۆ وڵات دۆلار بەرز بۆتەوە بابە من دیناری وەردەگرم چ پەیوەندیم بە دۆلارەوە هەیە نەوەڵ ئەو عملەی تۆ هیچ دەورێکی نەماوە ئەوە بوومە لەرزەنێ خۆشەویستم توخواوە بوومە لەرزەنێ لەم وڵاتەی داوە مام سینی بازاری دۆلاری لەگەڵ ڕێزی تایبەتیم بۆیدا لێدوانەکانی بەهێزتر بێت لە سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ئەو بڵێ وڵات دەگاتە 500 بڵێ وڵات دەگاتە 130 تۆ لەو بینە کابرایەک لە بازاریدا ڕاست بێتەوە بڵێ وڵات ئیعتیباری قسەی ئەویش ئێستا زیاتر بێت خوا وڵاتە کورە بوومە لەرزە لە هەمووتانی داوە بە ئاگاوەرەوە دەجارێک بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەوەندەی بەدیە تەلەڤیزۆن و بەهای دراوە دادەنیشی کوڕە ڕووبکەوە خوا بەخوا بەس بە ئەڵڵا چارەسەر دەبێ هەمومان ڕوومان کردوتە دینار و عەبدی دینار و دۆلار بەخوا ڕۆژ بە ڕۆژ ئەوەی لە جیشفانیشتا هەڵیەتەشێنن ئەوەشت پێ نامێنێ بوومە لەرزە لێی نەداوی لە ماڵی خۆتا لێی داوی و هەستت بەخۆن نەکردووە بگەڕێەوە بۆ لای خوا سێم بوومە لەرزەی هەڵوەشانەوەی خێزان هەموو ڕۆژە لەو حاکمە بەڕێزانە پرسن چەند بوومە لەرزە لەم شارە دەدا لەو شارەکانی تر هەر خێزانێک هەڵوەشایەوە بوومە لەرزەیەک ڕوویداوە کەم پیاو بۆ لایەک ئەم ژنە بۆ لایەک ئەو منداڵانە سەرگەردان ئەم خزمانە دەبنە دوژمنی یەکتر ئەو خزمانەی دوێنێ باوەشیان بە یەکا دەگەن ئەمڕۆ چەک بۆ یەک هەڵدەگرن پەنا بەخوا بوومە لەرزەنی عەزیزمەوە هەر خێزانێک تەلاق هات بوومە لەرزەیەک ڕوویداوە لەو شوێنەدا تۆ بێ ئاگای چوارەمیان بوومە لەرزەی ناخت بەخوا ئەگەر هەموو پارەی دنیا هی تۆ بێ هەرچی عیب بێ نەتبێ ماڵەکەت ئەمن و ئەمان بێ لەسەر هێڵی بوومە لەرزە نەبی نەچی لە خوا غافڵ بی پزیشکانی بەڕێز ئەگەر لێرە زۆریان هەبن زۆر ئاگادارن نەخۆشیەکە پێی دەڵێن دڵە کوتە یا ڕەبی تووشی کەس نەبێ من لە خودی پزیشکم بیستەوە وتێتی مامۆستا تووشم بووە بەو هەموو عیلمەی خۆمەوە مامۆستای زانکۆ پزیشکی ناودار وتێتی تووشی ئەو دەردە بووم خەریب و خۆم بکوژم وتم چۆن وتی چوومە ئەوروپا نەمدەزانی چۆنی وەسف بکەم دەموو کاکە وا حساب کە چۆلەکەیەک لە سنگ مایە خۆی بەم قەفەزەی سنگ مادەدا خۆی بەم لادا دەدا خەریکە ڕوحم دێتە دەرێ نەخشەوم شەوە و نەخەوم خەوە ئەگە تووشی ئەوە بووی بەڕێزم بوومە لەرزە یەخوا لە ناو سنگتان نەبێ باز زەوی ئارام بێت تۆ بوومە لەرزە لە ناختی داوە شەشەمیان بوومە لەرزەی جەستەت پێنجەم بوومە لەرزەی جەستەی خۆت ئەم مێشکەی کە ئەوە سەرەی کە هەموو شتێکی تێدایە والله وەکو ناخی ئەم زەویە پلێتەکانی ئاوا بەیەکا چوون بەم ملیارەها دەماری خوێن دێ و دەڕوا یا ڕەبی خوا بمان پارێزێ بەقەدەر نووشی قەڵەمێک خوێن لە هەر شوێنێکی ئەو سەرەدا بوەستێ لایەکی دەشت و شک دەبێت چەند کەس ئەوە لەسەر ناخواردن بوو وەختێ لار بووە کە هەڵیان گرتەوە سەیەکەم وشک بوو کاکە تۆ مێشکی سەرت وەکو ناخی زەوی دەکوڵێ ئەم هەموو ملیارەها دەمارە پیا دەڕوا هەل لە یەک شوێنە بچووکتنی خەلە ڕووبدا یەک لەرزە بە مێشکت دەکەوێت تۆ بووی بە پارچەیە گۆشت و تا مردن دەبێت پارو بەدەمتەوەکەن بێ ئاگامە بە لەخوا ئەی ئەو بوومە لەرزە گەورە لەیاد چووە شەشەم بوومە لەرزەی چاوپیس العین حق رسول الله صلى الله عليه وسلم بقرباني بن فرميتي چورە چاوی پیس حق و ڕاستە بێمنەت مەبەلێ یا ڕەبی لە گەڕەکەکەتا دراوسێکەتا چاوپیسێک پیاوێک ژنێکی چاوپیسی لێ نەبێ والله تۆ لەسەر هێڵی بوومە لەرزەی بەخوا خۆت و سارە و ماڵ و مناڵت بە ناخی زەوی ئەوڕۆ دەبە تۆ هەر سامناکترین شوێن ئەوەیە خوا نەخواستە کەسێکی نزیکت چاوپیس بێ ئەی بە چی چارەسەر دەکرێ حەل پەنابەرە بۆ سوڕەتی فەلەق و ناس و ئیخلاس بۆ ئایەت کورسی بۆ سوڕەتی فاتحە بیخوێنە بەردەوام لە یادن نەچێ حەوتەم بوومە لەرزەی ئەم غازی ئێڵپیجیە هەر کە ماڵەکەی خۆشت نیتە دراوسێکە دوو دراوسێ ئەولاترت ئەو تانشە زەبەلاحە غازە پڕە لەسەر بام بوو والله یەک چرکە لە خۆت ئەمین مەبە مافی ئەوە نییە پێی لابەی خۆشی ویژدانی نیە لەبەر حرمەتی تۆ و کەسایەتی خۆی و تۆ لای بە بڵێ کاکە گیان بەس چارمەوەی خۆمدا دەستخوا بەخوا لە یەک چرکەدا کە تەقیەوە قیامەت دەخێنێتە بەر چاوت ماڵت بەسەرادا ڕوخێنێ تۆ لە مەترسیدا یان نا حەود مەترسی بوومە لەرزە لە ماڵەکەی خۆتا هەیە بەس ئەڵڵا لەمان پارێزێ یا ڕەبی خوا بمان پارێزی بەڕێزان بە ئاگا بینەوە نەڵێ وڵاتی من ئەمینە ئەم بوومە لەرزەیە چوار دەستی گەورەی داداین یەکەمیان بۆ چاوتروکانێک لە خوا غافڵ مەبە بۆ یەک چاوتروکان سوڕەتی الأعراف آيات 97 و 98 بخوێننەوە أفأمن أهل القرى أن يأتيهم بأسنا بياتا وهم نائمون أو أمن أهل القرى أن يأتيهم بأسنا ضحى وهم يلعبون هەموو شەوێکە خەوتی وابزانە دوا شەوی تۆیە توخوا کە خەوتی شایەتمانی بە حەق بێنە چونکە لەوە ئەچێ ئەمە دوا چرکەی ژیانی تۆ بێ بەیانی بوومە لەرزەیەک وەکو ئەو ماڵانە بەیانی کە باگاتن لەژێر داروپەردوودا بوون هەموو دەقەیەک لەوە ئەچێ مەلەکول مەوت ئەو دوا ساتانە تۆ لە خەوابی لەوە ئەچێ مێرولەیە کە خۆت پێ لە ناپارێزرێ حەشەرەیەک پێتەوە دا تووشی ئەنواع نەخۆشیت بکە
بەردەوام ئەوە وابزانە ئاخر لەحزەی ژیانی تۆیە کە خەوتی چوویتە سەر جێگا خوا بەدەست نوێژەوە بخەوە خوا شایەتمانی بە حەق بێنە. ئێمە بە دێر فەیسبووکەوە کابرا خەوی لێ دەکەوێت ئەی هەوار کوڕە هەیە شتی شێت ناشەرعی سەی دەکات جەورە ئەوە ئاخر لەحزەی ژیانت بێ. ڕۆژانە خوا دەفەرمێت لەوە چە کاتی چێشتەنگاو بێ خەریکی قسەی خۆش و گاڵتە و گەبی ئەو دنیای بەسەر تا کاول بێ. یەک چرکە لە ئەڵڵا غافڵ مەبە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دووەمیان وا بژی ڕوود بێ بمری وا بژی ڕوود بێ بمرێت خوا بمری جوان ئەم قسەیە لە گوێ بگرن. هەموو کاتێک وا ئامادە بە ئەگەر ئەم لەحزەیە مردی ڕوود بێ بچێەوە بارەگای خوا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی بوخاریدا ژمارەی فەرموودە 6493 دەفەرمێ ئینەمە الئەعمال بالخەواتیم دوا لەحزەی ژیانت لەسەر هەر کردەوەیەک مردی خوا لەسەر ئەو زیندوت دەکاتەوە. تخوا کاتی بوومە لەرزە بێ و تۆ لە بلیارخانە بێ و خەریکی قوڵتەقوڵتی نێرگەلە بێ و ئەمجا دوای ڕاکەیە دەرێت لە ڕوود دێ لە دیوانی خوادا بڵێ لە نێرگەلە کێشان و کافتریادا مردم گەنجی بەڕێز. تخوا مۆبایلەکەت بەدەستەوە شەیری شتی نەشیا و بکەی و لەو وەختەیە جەڵدەیەک لێت دا بمری تخوا لە ڕوود دێ بڵێ مردوم. تخوا باوا بژین هەموو لەحزەیە کە مردین سەرمان بەرز بێ لە بارەگای خوادا لە ڕوومان بێ بمرین. سێمیان بما کەسەبەت ئەیدیکم سوورەتی شوڕا ئاەتی 30 خوای پەروەردگار دەفەرمێ ئەو موسیبەتانەی بەسەرتان دێ مەڵێن خوا وای لێکردم خۆتان بەدەستی خۆتان واتان لە خۆتان کرد. زۆرێک لەو باڵەخانانە جەنەبتان بە دیقەتەوە سەیرتان کردووە هەل لە هەمان شار لە هەمان شوێن لەسەر هەمان هێڵی بوومە لەرزە. ئەم بینایە چۆن دادەڕوخێ ئەوەی پشتی پێوەیەتی یەک درزی نەبردووە مەگە پەنجەرێکی شکابێ وایان نە. ئەوە نیشانەی ئەوەیە دەستی مرۆڤی خائین ئەم بینایە دروست کردووە دووشتە یان نەزانە یان بێویژدان دروستی کردووە. نەزانە دروستی کردووە بە ئەندازیارێکی میعماری شارەزا دروستی نەکردووە. کاکە ئەم عیلمە خوا بۆیە داوای لە خزمەتی تۆدایە هەموو شتێ مەخە سەر قەزا و قەدەری خوای پەروەردگار. شاری حەلەب 200 لەمەوە بەر هەر لەو سووریا لەو شامە 200 لەمەوە بەر لە 200 ساڵی پێش ئێستادا یەک خانی بە پێوە نەماوە بە هەزاران خەڵکیان لێ مردووە. دوای بە ئاگا هاتنەوە کە دروستیان کردەوە ئەوە چەند ساڵی کە بوومە لەرزەی لێداوە دەخانویان نەڕووخاوە. هەر هەمان شوێنە هەمان بینایە ئەبێ ئەندازیارێکی بیناسازی وا تەسمیمی ئەو بینایە بکە کە ئەگەر نیو مەتر لار بێتەوە ئیسپرینگی بێتەوە شوێنی خۆی. ئێستا ئەو یابانە بۆ بوومە لەرزە لێ نادا ئای چی پێ دەکا ساڵانە بەڵام دەرسیان وەرگرت ئەو بینانەی دروستی دەکەن حسابی ئەوان کردووە 8 پلێ ڕێختەریش لێیدا نایڕوخێنێ لاری دەکاتەوە دێتەوە شوێنی خۆی. دووەم بێویژدان دروستی کردووە والله هەل لەم هەولێرە لەو سلێمانیە لەو دووهۆکە ئەی دەستەی وەبەرهێنان ئەی حکومەتی کەم تەرخەم پێدووتو ئەم بینایەت چۆن دروست کردو کابرا 30 قەت شوقە دەبا بە حەوادا و 5 دەفتەر و 2 دەفتەر لەو وەردەگرێ والله دەڵێی شەقشەقەیە ڕادەژە کابرا فەقیر هەموو شێ دەبێ ڕاکەنە دەرەوە. ئەوە نیشانەیەوە بێویژدان دروستی کردو بەس پارەی خستۆتە ژیفانیەوە هیچ حسابێکی هەندەسی تێدا نییە. بابوومە لەرزە حکومەت و دەستگای وەبەرهێنان بە ئاگا بێنێتەوە با بیناکانمان وا دروست بکرێن بیما کەسەبەت ئەیدیکم خوا فەرمی خەتای خۆتە دەستی نەزانی و بێویژدانی خۆتی تێدایە. خاڵی چوارەم پێوەری ئیمان بوو. بەڕێزان پێوانەی ئیمان و ویژدان و ڕەحم و بەزەی یەک بەیەکی ئێمە دەرکەوتووە. ئەو دیمەنە سامناکانە دەبینی توخوا کە ئەو مناڵانە دەردێنن دوای هەیە 70 سعات 63 سعات 50 سعات مناڵێکی ساوای 2 ساڵانە دەردێنن چۆن فرمێسک بە چاوتان نایە چۆن ناهەژێ چۆن سفرەکەت ڕازاوەیە و سەر و پێر و قەل و قازی لە زستانە بۆ دەخۆی کابراش لەو سەرمادا شوێنێک نەماوە تێدا بژی. ئەگە هیچ پێوەری ئیمان و ویژدانت مابێ والله دڵت ئیسراحەت ناکە والله بێ فرمێسک بە چاوتا بێتە خوارەوە. ئەگەر نەبووی دڵت مردووە هەی مردوو. دوو کەسەیە لەسەر زەویدا کە بوومە لەرزە دەبینێ خەمبار بێخەم بزانە خەمباری چێ ئەڵە بەیانی ئەوە لە تۆ ڕوونادا چێ ئەڵەوە ماڵەکەی تۆ نابێ ئەی کورد چەند دەربە دەربووین ئێمەش چەند ئاوارە بووین. کوڕە لەخوا غافڵ مەبن حەلانی کەم بە دڵ ئەگە دڵیشت ڕانەچڵەکە ئەگە قاقات لێدا ئەگە لەو سەر سفرە ڕازاوت بینی خەڵکن نەبوو دڵنیا بە دڵت مردۆ بڕۆ 4 تەکبیرە ئیحرامی لەسەر بکە. جارش کە شایەتمان بێنەوە حاجی قادری کۆی فەرموویەتی ئەمین مەبە لە سبەینێ کە چیت بەسەر دێ ئەمین مەبە لە سبەینێ کە چیت بەسەر دێ حەوادیساتی زەمانە نایەتە تەخمین بەخواوە مەزانە بەیانی هیچ توش نابێ ئەوەندە ڕووداوی سامناگر لە پێشە هەر خوا دەسادێ حەوادیساتی ئەم زەمانە قەت ناتوانانی بیشیان ژمێری. بۆیە ئەم خوشک و برایانەمان لیان قەوماوە
چەندین خەڵکی دڵسۆز و دەستپاکیش هەیە لە وڵاتەدا کاکە هەر شتێکت لە دەست بێ بە پارە بێ ئەگە بەتانێکی زیادت هەبێ و زۆر بەمان بەخوا هەیە بەخۆدا نادرێت تا ڕۆژێک کە دەمری میوانش پێی ناخەوێ کورە دە فرسەدەیەک بەتانی ببەخشە دۆشەکێک ببەخشە خێمەیەک ببەخشە سەرمایەدا کیسەیە برنج ببەخشە حەد دەسەڵاتێکت هەیە دەگاتە شوێنی خۆشی متمانەت بە چێ هەیە بڕوات بە چێ هەیە کاکە خۆت ناگەیتەوە کەسێ هەیە بۆت دەگەیەنێ ئەم میلەتی کووردا ئەم شارە پیرۆزە دەستی خێری زۆر بەهێزە ئەم فرسەتە با لە دەست نەدەین واللهی دێتەوە ڕێگامان ئەبێتە دەفعی سەدەقات و بەڵام خۆشەویستم فی سەبیل الله ئەی چەند ناڕەحەتم کابرامایەکێکی بەدەستەوە ئەمە کارێکی ئینسانیە کوڕە والله لەبەر ئینسانیت بێ مەدە بە بابیشت فی سەبیل الله وأنفقوا فی سەبیل الله لەبەر خوا کوڕە ئینسانیت چییە ئینسانیت هەمووی درۆیە ئینسانە و ئینسان دەخوا بڵێ خوایە من لە پێناوی تۆدا دەیبەخشم خوایە ماڵک گەرم کەمەوە بۆی ماڵەکەم گەرم بێ خوایە ماڵک ڕزگار کەم بۆی ماڵەکەم بەسەرا کاون نەبێ هەمووی دەبینم مایکێکی بەدەستەوە ڕێکخراوە ئەوە کارێکی ئینسانیە کوڕای درۆزن بڵێ فی سەبیل الله تۆ مسلمانی بڵێ خوا لەبەر خاتی تۆ خوا لەبەر خاتی تۆ مامۆستایانی زانکۆ پرۆفیسۆری بەڕێز دکتۆر چەند ناڕەحەتم کە دەبینم لە تەلەڤیزیۆنەوە ئەم تەحلیلە زانستە جوانم بۆ دەکەی باسی هێڵەکانی بوومەلەرزە بلیتەکانی ژێر زەوی هەمووت قسەکەت ڕاستە کەچی یەک جار لێ نابیستم بڵێ پشت بەخوا بڵێ ئەمە هەموو خوا دەمان پارێزێ بڵێ کوڕە ڕوو لە خوا بن ئەزانی مامۆستای زانکۆ لە دەمی تۆوە چەند جوانم قسانە بکەی کوڕە پێشکەشکاری ئیسلامی بەرنامە بینیەوە کەناڵەکە دینیە هەتا ئەو بەرنامە چ لە قەیەتەوە یەک جارم جوێنێ نەبوو بڵێ کاکە ئەمە بەخوا دەپارێزرین بەخوا خوا ڕەحم بەوانە بکات دەجارێک ناوی خوا بێنە غافڵ مەبە هەموو شتێک مەبە بەستەوە بە عیلمەوە بەخوا لەسەر و عیلم و زانست و پلێتەکانیشەوە ئەڵڵا هەیە بەس بە ئەو دەپارێزرین دەبا دوعا بکەین یا ڕەبی خوا بمان پارێزی یا ڕەبی خوایە خۆت بمان پارێزی خوا لە بوومەلەرزەی ڕۆچوونی زەوی لە لەرینەوەی زەوی یا ڕەبی خوا لەو حەو بوومەلەرزەی کە ڕۆژانە چاوەڕێمانە یا ئەڵڵای تاکو تەنیا تەنها پشتمان بە تۆ بەستووە یا ڕەبی خوای خۆت بمان پارێزی یا ڕەبی خوا ڕەحم بەو ئاوارە و لە قەوماوانە بکەی یا ڕەبی خوا ڕەحم بەم وڵاتەی خۆشمان بکەی لەناو خۆماندا بەر نەبینە گیانی یەکتر بگەڕێنەوە بۆ کتابەکەی خوا ئەو قورئانە چارەسەری کێشەکانمان بکە یا ڕەب العالەمین تخوا لە ناخی دڵەوە دوعا بۆ ئەو خوشک و برانە بکەن خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکاتەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە یا ڕەبی خوا ئێمەش تووشی ئەو کارە ساتانە نەبین و بەرگەی ناگرین ڕۆژی دوعا قبوڵ بوونە لە ناخی دڵەوە دوعا بۆ ئەو کەسانە بکەن کە نەخۆشن یا ڕەبی خوا شیفایان بدەی یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکان بدەی یا الله ئەو کەسانەی کە بەدڵ هاتوونە ئەم مزگەوتە چاوەڕێی ئامینێکی تۆی ئیمانداری بە حەقن مناڵیان نێ یا ڕەبی خوا مناڵی ساڵحیان پێ ببەخشی یا ڕەبی خوا مناڵی ساڵحیان پێ ببەخشی یا ڕەبی خوا ئەولادەکانیشمان ساڵح کەوەی کە هەمانە خوا لە ئەولادی لا سار و ناڕەسەم بمان پارێزی و بە دوورمان کەی و مناڵەکانمان ڕەفیق خراپ بە دوورکەی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.